ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکێک لە بڕگەکان خوێندنەوەی یەکەم بوو بۆ قانون تەمویل العجز المالی، واتە پڕکردنەوەی کورتێنانی دارایی بۆ ئەم چەند مانگەی کۆتایی ساڵ تا کۆتایی ساڵی 2020. ئەم یاسا لە زیاتی یاسای موازنە نێردراوە بۆ پەرلەمان. طبعا لیژنەی دارایی بەیاننامەیەکیان هەبوو لەسەری کە لە 5 خاڵ پێک هاتووە. تێبینیەکان لەسەری ئەوەیە کە خەرجی بۆ ئەم چەند مانگەی 1000 زۆرە 57 تریلیۆن دینارە کە ئەمە پێمان وایە ڕقمێکی زۆر ناواقعیە و داهات تەنها 16 تریلیۆن دینارە. بەو پێیە کورتێنان 41 تریلیۆن دینارە، واتە حکوومەت دەستکراوە دەکرێت بە پێ ئەم یاسایە بۆ قەرزکردنی 41 تریلیۆن دینار تا کۆتایی ئەم ساڵ. ئەمە پێمان وایە قەرزکردنێکی زۆرە و بارگرانێکی زۆر دەخاتە سەر ئابووری عێراق. بۆیە بە تەوەقعی خۆم لە چەند ڕۆژی داهاتوودا لە دوای کۆبوونەوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی دارایی و لە بانکی مرکزی لەوانەیە خوێندنەوەی دومی بۆ بکرێەوە لە کۆتایی هەفتەیان هەفتەی داهاتوو ئەم قانونە دەنگی لەسەر بدرێت بەمەردێک کە تعدیلات لە ڕقەمەکاندا بکرێت، واتە ڕقەمەکان لە واقع نزیک بکرێنەوە.